بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی سیاسی و ئابووری هەرێم و پەیوەندیەکان لەگەڵ بەغداد دەکەین بۆ قسە لەسەرەوە دەکەین کە پرسی موچە و نەوت چی بەسەر لێ و قسە لەسەر پرسیە ژماری منیش دەکەین بە ئەوەی کە بڕیاریان دای کە بیوازنەوە بۆ وەزارەتی دارایی و بەڕێوەبەرایەتێکی بۆ دروست بکەن و قسە لەسەر هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقیش دەکەین کە بڕیارە لە کۆتایی ئەم ساڵ لە مانگی 11 بەڕێوە بچێت ئایا چ گۆڕانکاریێک دروست دەبێت هێزەکانی دەرەوەی دەسەڵات دەتوانن بەیەکەوە هاوپەیمانیتیەک پێک بێنن هەوڵەکان بۆ مەبەستە بەکوێ گەشتون و قسە لەسەر دۆخی سیاسی هەرێم و چەقبەستووی پێگەێنانی حکوومەت دواکەوتنی پێکهێنانی حکوومەت و پاخستنی پەرلەمان دەکەین ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک کۆشار عەبدوڵڵا قسەی لەسەر دەکەین. کاک کۆشار بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. سپاس دەکەین. بەر لەوەی کە بچینە سەرپرسی موچە و سیاسی نەوت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم پێوەست بە دۆخی ئەمنی هەرێم دوێنە ڕووداوێک کە بوو لە سلێمانی کە هێزە ئەمنیەکان پەلاماری بەرپرسی مەڵبەندی سلێمانی ژێتی وە پاسەوانەکانیاندا. ئەم دۆخە چیمان پێ دەڵێ لەبارەی هێزە ئەمنیەکان بە شێوەیەکی گشتی و هێزی چەکداری حیزب بۆ مەترسیان لەسەر هەموو خەڵک تەنانەت بەرپرس حیزبەکانی پارتی ویکێتیش. زۆر سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ بینەرانی پەیام. ڕاستیەکەی ئەمە دەرەنجامی بەسەربازیکردنی کۆمەڵگەیە، ینی بەسەربازیکردنی هەموو جونگەکانی دەسەڵاتە یاخود بە جۆرێکی تر دابەشکردنی منطقی هێزە بەسەر کۆی جونگەکانی کۆمەڵگەدا. یعنی هەرێمی کوردستان ئێستا لەژێر سایی دوو حیزبدا کە هێزی چەکداریان هەیە و لە بینی قەوسێکیشدا بەشێکی زۆری هێزەکانیان میلیشیاین. یعنی مەبەستم لە بەشێک لە دام و دەستگاڕی فەرمیەکان نییە، بەڵام بە نەفەسێک ئەم هێزانەیان دابەش کردووە کە هێزن لە ناو هێزدا و بە جۆرێک لە جۆرەکان ئەوەندەی کە هەوڵێکن بۆ یاخود هێزێکن بۆ ئەوەی کە جۆرێک لە ملشکاندنی سیاسی یاخود جۆرێک لە هێز و بازووی با بڵێین دەسەڵات لە ناو گروپە جیاوازەکانی تەنانەت حیزبەکان خۆشیاندا دابەش بکە بەقەدەر ئەوە بۆ پاراستنی کۆمەڵگەوە بۆ پاراستنی ئەمنیەت و ئاسایش نیە. خۆی ئەو لۆژیکەی کە بەگشتی ینی هێزی ئاسایش یان هێزە ئەمنیەکان لە دوو سێ ئەنجامی سەرەکیە بەڵام ئامانجی سەرەکی بەدەرنین یانەوە تا پارێزگاریەکەن لە کۆی وڵاتەکە کە زیاتر ئەمە ئیشی هێزی پاسەوانی سنوور و هێزی پاسەوانی هەرێم کە لە دەستوردا هاتووە پێی دەگوترێت پێشمەرگە و هێزەکانی تری ئاسایش کە هێزی ناوخۆیە مەسلەی پۆلیسە کە ئەمانە جەریمەی منەظەم و ڕێکخرا و ئەوانە با بڵێن هینەکەن ینی متابعە دەکەن و ئاسایشی هاوڵاتیان ڕێک دەخەن. بەڵام لە هەرێمی کوردستاندا ڕاستیەکەی نەفەسی دابەشکردنی هێز و نەفەسی دروستکردنی هێز و نەفەسی دروستکردنی ئەو قادە سەربازیانەی کە با بڵێن تەنانەت لە دام و دەستگا سەرەکیەکانیشدا هێزیان بەدەستە زیاتر نەفەسی بەسەربازیکردنی مجتەمەعە، نەفەسی بەکارهێنانی منطقی هێزە و لە هەرێمی کوردستاندا بەگشتی ینی لە هەردوو زۆنەکە ئەم لۆژیکە لۆژیکی هێز، لۆژیکی مانۆری عسکەری، لۆژیکی پێشاندانی هێز و بازوو، مەسلەی سەیطرەکردن بەسەر حیزب و حکوومەتدا لە ڕێگەی چەکەوە بووە بە دیاردا، یعنی لە حاڵەت دەرچووە بووە بە دیاردا. یعنی پارتی و یەکێتی و سەرۆکایەتی تەنانەت حیزبەکانیشیان زیاتر بەم لۆژیکەیەک لا کردوەوە نەک بە لۆژیکێکی مەدەنی سیاسی دیموکراسی و لەسەر بنەمایە کە تیایدا لۆژیکی هێز کار نەکە. لۆژیکی هێز ئێستا کار دەکە. ئەم تەبەن ئەم ڕووداوەی چیە بۆ نمونە هێزانەکە یەک نەخراون لەژێر کۆنتڕۆڵی پارتی و یەکێتیدان ئەمە وردە ئیتر عنفی ناوخۆیی کە ڕوبەڕووی خۆیان دەبێتەوە لە وڵاتی هەژار کە پێشێلکاری بەردەوام بەرامبەر دەکرێت. بەڵێ خۆی ئاتەن کە کۆمەلگە بەسەربازی دەکرێت وەکە دەسەڵات ئەبێ بە دەسەڵاتێکی پۆلیسی و حکوومەت دەبێت بە حکوومەتێکی پۆلیسی و لە ڕێگەی سەرکوتکردنەکە جۆرەها سەرکوتکردنەوە جا سەرکوتکردنی ئازادیە، سەرکوتکردنی تاکە، سەرکوتکردنی بە کۆمەڵە، سەرکوتکردنی ئەحزابە، سەرکوتکردنی ڕێکخراوە مەدەنیەکانە لە ڕێی ئەم منطقی سەرکوتکردنەوە دەست پێکە کۆمەڵێک لێکەوتە دروستە بێت. یەکێک لەو لێکەوتانە مەسەلەی دیار زیادبوونی تاوانی ڕێکخراو، مەسلەی کوشتن، مەسلەی تیرۆر، مەسلەی تەقەکردن، مەسلەی پشێوی ئەمنی، یعنی تەنانەت بەشێک لەو عنفەی کە لەسەر جادەکانە هەیە، تەنانەت لەو ئەو
بەشێک لەو عنف و توندوتیژی لە لێخوڕینی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و ئۆتۆمبیلی هێزەکانی ئەمنی و ئەو هێزە با بڵێن چوزانم جام ڕەشەکان و ئەوانەیە هەیە ئەمە بەشێکی زۆری بریتیە لە نمایشکردنی عنف بریتیە لە نمایشکردنی توندوتیژی ئەمە یەکێک لە لێکەوتەکەیشی تر بریتیە لەوەی کە توندوتیژی ناوخۆیی لە دوو ئاسدا زیاد دەکات یەکێکیان لە ئاسی ناوخۆی هەرێمی کوردستاندا ئەنی هیچ کاتێک بەقەدەر ئێستا توندوتیژی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بە هەموو جۆرەکانیەوە بە هەموو ڕەهەندەکانیەوە فراوان نەبووە یعنی مەسەلەی کوشتن ئەنواعی کوشتن مەسەلەی بڵاوبوونەوەی چەکی نایاسایی بەکارهێنانی دەمانچە و چەکەکانی تر یعنی لە هیچ کاتێک بەقەدەر ئێستا ئێمە لەناو فەلەتانی ئەمنیدانە بووین تەمان بێگومان ئەمە پەلدەهاوێ بۆ تەسفیاتی سیاسیش بۆ تەسفیاتی ناوخۆی حیزبیش ینی ئێستاوی کە دوێنێ ڕوویدا ڕەنگە بە دڵی بکەرە سەرچەکانی یەکێتی نەبوو ینی بەویستی ئەوان نەبوو بێ بەڵام ڕەنگە بە دڵی ئەوان بوو بێ چونکە تۆ گەر ببینی ئەندامێکی سەرکردایەتی حیزبێک وای پێ دەکرێت حتمما هاوڵاتی ئاسایی ئەڵێ ئەبێ چی لە من بکەن بەڵام ئەمە بۆ خۆی هەمیشە عنف بەرهەم دەهێنێ یعنی توندوتیژی هەمیشە توندوتیژی بەرهەم دەهێنێ وە کۆمەلگە کاتێکە بێ بە کۆمەلگەیەکی توندوتیژ کۆمەلگە کاتێکە بێ بە کۆمەلگەیەکی توندوتیژ یەکەم جار لەناو خۆیدا ئەو قەساوەتە بەکاردێنێ بەڵام دوایی بەڕووی بکەرە سەرچەکەی داخود بەڕووی دەسەڵاتە با بڵێن دەتەقێتەوە دیارترین دوو نمونە کاک حەچیم بریتین لە ئەزمموی بەعسی سەدامی و ئەزمموی معەمەر قەزافی یعنی کاتێک کە ڕێگە دەدەی کۆمەلگا هەمووی کۆمەلگەیەکی چەکدار بێ و هەمووی کۆمەلگەیەک بێت تەنها بە لۆژیکی هێز ململانەکانی خۆی یەکلای بکاتەوە این تۆ دیقەت بدە ینی جاری وا هەیە کە بە عسکەرەکردنی مجتەمع بە سەربازیکردنی مجتەمع ئاوا ئاسایی دەکرێت قسەیەکی بەسیط وەڵامەکەی ئەبێ بە شەق قسەیە کە بێگومان من دژیم یعنی ئەوەی کە ئەو ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئەیکا یعنی با بڵێن ملابەساتی ڕووداوەکە هەمووی وەکو خۆی نازانم ڕاستی بەڵام هەرگیز وەڵامی قسەیەک شەق نییە و بە بەرچاوی کامێراکانەوە بە بەرچاوی خەڵکەوە و ئەمە ڕاستیەکەی گزارشتە لە زۆر ڕەهەندی تر گزارشتە لەوەی کە ئەم کۆمەلگەیە توندوتیژی تێیدا و بێشکۆکردنی مرۆڤ و شکاندنی شکۆی مرۆڤ هەموو سنوورەکانی بەزاندووە بە سنووری ئەو کەسانەشی کە پێیان وایە مادام لەناو حیزبی دەسەڵاتدان و مادام لەناو دەسەڵاتدان پارێزراون باش بە دووە پرسیار مەسەر و پرسیە زەمینەکانەوە بێ لەژێر کۆنتڕۆڵی پارتی ویکێتی هەرگیز دەبینێ خاوەن هێزێکی نیشتیمانی یەکگرتو چونکە ئێستا پێی ئامارەکان ڕوو بەڕێز و کۆمەلگایەکی چەکدار دروست بووە زیاتر لە 333,000 هێزی ئەمنی لە بواری جیاوازێت جگە لە بڵین خانەنشینی سەربازیش کاک حەچی من جاری تریش پێم وتووی پارتی وێشەتی لە ڕێگەی چەک و پارەوە و لە ڕێگەی چەکی نایاسایی و پارەی نایاساییەوە حکم دەکەن هەر کاتێک دەستبەرداری چەک بوون بێگومان ناتوانن بەم شێوازەی ئێستا حکومڕانی بکەن ئەوەی کە تۆ باسیەکەی و ساڵانێکی زۆر ئێمە داوای دەکەین و خەیرین و خەڵکی چاکەخواز و خەڵکی گۆڕانخواز و خەڵکی ئەوانەی کە بە فعلی دەیانەوێت با بڵێن گۆڕانکاری لە واقعی سیاسی هەرێمی کوردستانە هەبێ خەڵکی هۆشیار ئەوانەی کە دەیانەوێت هۆشیاریەکی دامەزراوەیی بنەڕەتی گەورە لە پێناوی ئەم کۆمەلگەیە و ئەم میلەتە و ئەم نەتەوەی دروست ببێ ئێمە زۆر دەمێت کە داوای ژیانی مؤسساتی دەکەین ژیانی مؤسساتی بریتێ لەوەی کە چەک لە دەرەوەی یاسا جوڵی پێ نەکرێ و کۆمەلگەی کوردی نەکرێ بە کۆمەلگەیەکی پۆلیسی کە ئەڵێم پۆلیسی مەبەستم بەسەربازیکردنە مەبەستم ئەوەیە کە کۆمەلگەکە لە لولەی تفەنگەوە یاخود لە سایی لولەی تفەنگەوە حکم نەکرێ ینی ئێمە داوای زۆر دەمێت کە داوای ئەوە دەکەین بەڵام پارتی ویشەتی دەستبەرداری چەک ببن ئەگەر دەستبەردار بوونایە بۆ نمونە بۆ هەموو تکاوڕجایی کە ئەمریکیەکان بریتانیەکان ئەڵمانیەکان ساڵانێکی زۆر لەگەڵ هێزی پێشمەرگە خەریکن دەستبەرداری دەبوون نەخێر دەستبەرداری نابن و ئەم عنفا ئەم توندوتیژیە کاک حەچیم بەداخەوە تا دێ زیاد دەبێت بەڵام دڵنیا بەلەوەی چۆن ڕۆژێک بەڕووی ئەندامێکی سەرکردایەتی حیزبێکی دەسەڵاتداردا ئەتەقێتەوە ڕۆژێک بەگشت هەموو دەسەڵاتەکەدا ئەتەقێتەوە يعني اما حتمتي شي زور 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 ڕوونە يعني ئەوە مثلا ئەوانەی کە دەیانەوێت لە عومقی ئەم قسانەی من یان لە قوڵای ئەم قسانەی من تێبگەن با بڕۆن سەر مەسەلەن ئەباتڕەکانی ڕۆم یاخود دەسەڵاتی ئەمبراتۆرەتی ڕۆم چۆن ڕووخا ئەمبراتۆرەتی ڕۆم کاتێک ڕووخا کە هەموو جونگەکانی دەسەڵات ئەباتڕەکان خۆیان چەکیان با بڵێن چەکاڵم تەمەنەوە کات چەکی و کاتەشم شێر بووە هێزیان بەکاردەهێنا لە بۆ تەسفیاتی هین چێ پارەی زیاتر بدایە ئەچون هینیان نەکرد ینی ئەباتیرە و هینەکانیان نەکوشت ینی وای لێ هاتبوو کۆمەلگەکە هەمووی بوو بە کۆمەلگەیە کە مەسەلەی کوشتن هەموو شتێک یەکلایی کاتەوە بە مەسەلەی شەرعیەتی حکومڕانیش طبعا هەر ئەوان ناوە کووتمەمە لە مێژوودا ینی ئەگەر بینە سەر قۆناغی تریش
لە قۆناغەکانی تریشدا هەمیشە ئەوانەی کە هینیان کردبێت ئەوانەی کە بەهێز بە منطقی هێز حکومیان کردبێ لە دوو حاڵات بە دەرنیە یان ئەوە تا کۆمەڵگەکە زۆر خراپ بەڕوویاندا تەقیوەتەوە یان ئەوە تا زۆر بە بەدناوی ناویان چۆتە تاریخەوە یعنی ئەتوانم دەیان نمونەت بۆ باس بکەم نمونەی کوردستان تەقینەوەی کۆمەڵگە بەڕوویان دەبینی یعنی من پێم وایە بەدناویەکان وەرگرتووە ئەزانی مەسەلەی بەدناوی چۆنە ینی بەدناوی تاریخی لەوەی کە تۆ جاری وایە منطقی هێز زاڵ دەکەی بەسەر لۆژیکی با بڵێن مەدەنیدا یاخود لۆژیکی ئاشتیدا مەسەلەن نموزج لە تاریخا زۆر ینی مەسەلەن یەکێک لە نمونە زۆر زەق و دیارەکانی تاریخی ئێمە تاریخی مرۆڤایەتی وەکو نمونە زۆرم لە بەردەمایە بۆت باسکەم بەس با یەکێک لەوانەی کە بۆت باسەکەم تجروبەی بۆ نمونە یەزیدی کوڕی معاویەیە بەرامبەر بە ئیمامی حوسەین مەسەلەن هێز وەکو هێزی زاڵ بوو بەسەر ئەوە شەهیدی کرد مناڵەکانیان سەربڕی ئافرەتەکانیان کرد بە سەبای هەموو شتێکیان کرد وانێ هێز منطقی هێز هین بوو بەڵام دواتر ئەم ڕقە ئەم تووڕەیە لە دووسێ ئازدا بەڕوویدا تەقیەوە هیچ تەمان تووڕەیەکی زۆری بۆ حکومڕانی ئەو دروست کرد و دواتریش لە تەمەنێکی گەنجیە مردووە لە تەمەنی 38 ساڵی یەزید خۆی مرد و بشدانە لە تاریخا ناوی چۆن تاریخەوە ئەمە نموزەجێکە لەوەی ینی جاری وا هەیە تۆ بە لۆژیکی هێز دەتوانی کۆمەڵگە کۆنتڕۆڵکەی بە لۆژیکی هێز دەتوانی دەسەڵات وەربگری بەڵام زۆر جار بەدناوە بی ینی مەسەلەن سەدام حوسێن پیاوێکی بەدناوە لە تاریخا تۆ حسابی ئەوە مەکە کە خەڵک ئێستا لە بێزاریان لە دەسەڵاتی پارتی وێشێتی زۆر جار ینی زۆر جار ئەو زوڵم و ستەمەی سەدامیان بیرەچێتەوە واز لەوە بێنە بەڵام مەسەلەن هەمووانەی کە بە زوڵم و زۆرداری چوونەتە ینی سوڵتەی خوانیان سەپاندووە بوونەتە خەڵکی بەدناو پیاوێکی وەکو بەشار ئەسەد پیاوێکی بەدناوە لە تاریخا هەموو ئەوانەی کە بەم شێوازە حکوم دەکەن بەڕاستی بەدناوە بن ئەزانی چۆنە تۆ دیقەتی شتێک بدەن ئێستا بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەتا گەر باسی بەستون و توژیش نەکەین باسی گەندەڵیش بکەین باش دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێستا بۆ پەڕی شانازیەوە شانازی بە گەندەڵی خۆیان دەکەن ینی بنەماڵە سیاسیەکان دەسەڵاتیان شانازی بۆ دەکەن کە مناڵەکانیان نەوەکانیان چەند پارەیان هەیە چەند سیارەیان هەیە چەند ئەسپیان هەیە چەند کەناڵی فەزائیان هەیە چەند تیاری تایبەتیان هەیە چەند سەعاتی گرانبەهانێ بە ئاشکرا شانازی پێوە دەکەن باشە بەڵام بێئاگا لەوەی کە بەو لۆژیکەی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆیان نامێنێتەوە ینی ئەو قسە بەناوبانگی کە فەلسەفەی حکومڕانی ئەویش بوو کە فەلسەفەی حکومڕانی ئەو بوو ئەگەر بۆ خەڵکی تر بمابایەتەوە نەدەگەیشت بە ئێوە وەختی خۆی کە طبعا من تجربەی عومەری کوڕی عەبدولعەزیزم زۆر پێجوانە کاک حەشیم مەزانی لەبەرچی لەبەرەوەی مثلا تجربەی خولەفای ڕاشیدین ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ مثلا بۆ نمونە پیاوێکی وەکو ئەبوو بەکر یاخود عومەری کوڕی خەتاب یاخود عوسمانی کوڕی عەفان یاخود عەلی کوڕی ئەبوو طالب ئەمانە لە دوای پێغەمبەرەوە درودی خوای لەسەر بێ هاتوون بەڵام تجربەی عومەری کوڕی عەبدولعەزیز لەناو بەنی ئومەیەیە کە نغڕۆ ببوون لە فەساد و گەندەڵی ئەوانەیە دێت سیرەکات مثلا قاسەی بەیتولمال پڕپڕە دەستەکا بە دابەشکردنی چکە وەخت خۆی هەمووی بە زوڵم و ستەم و ئەوانە کۆکراوەتەوە دابەشیەکە بە شێوازێک کە دەگوترێت لە سەردەمی ئەوە هەژار نەماوە باشە هەژار نەماوە ئێستا بەنی ئومەیە هەمویان سەیریان کە عومەری کوڕی عەبدولعەزیزی لێ دەرکەی بەنی ئومەیە بەشی زۆریان بەدناون یعنی بەشی زۆریان بەدناون ئەوانەی کە مەقالیدی حکومیان وەرگرتووە بەس عومەری کوڕی عەبدولعەزیز لە ناوێندا دەرکەوتووە هەتا پیاوێکی گەشناوە پیاوێکە کە لە تاریخا ئەمانە جوان یعنی ئەوانەی کە بە سوڵتەی چەک لەسەر پرسیارەکەی جەنابەت یاخود بە پارەی حرام و دزرا حکم دەکەن بە ئەکیدی دەتوانن 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ حکم بکەن بەڵام بە بەدناوی دەچنە تاریخەوە بە ئەکیدی یعنی سوپاس دەکەم بینی سەر پرسی با لە هەڵبژارنی پەرلەمانی عێراقەوە دەست پێ بکەین ئێمە بەدەم هەڵبژارنی پەرلەمانی عێراقن دواتر قسە لەسەر پرسی موچە و هەژماری منیش دەکەین لە مانگی 11 ئەنجام دەدرێت و ئایا هیچ هەوڵێک لە ئارادەیە بەوەی کە سەپارتی ویکێتی پارتی داوای لە یەکێتی داوای لە پارتی کردو ئێگلیز بن دەکرێت بۆم هەڵبژاردنە هێزەکانی دەرەوەی پارتی ویکێتی لیستێک پێک بێنن بەرەیەک پێک بێنن زۆر سوپاس کاک حەکیم خۆی ڕاستیەکەی مەلەفی یاخود فایلی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق تا ڕادێکی ئیشکالاویە لە ئێستادا حەزەکەم هەندێک معلومە و هەندێک گفتوگۆی وردی بکەین لەسەر بکەین بێکەوە یەکەم گریمانە و هەوڵێک هەیە گریمانە و هەوڵێکی جددی هەیە وەکو ئەجێندا وەکو محاولە کە ئەم حکوومەتە نەگاتە هەڵبژاردنی داهاتوو ئەم حکوومەتە نەگاتە هەڵبژاردنی داهاتوو حکوومەتەکەی سوودانی بەڵێ مانگی 11 بەڵێ هەوڵێک هەیە کە لە مانجی 7 و 8 ئەوانەیە لەگەڵ هاتنی گەرمە ئەوانە ئەجەندایەک هەیە کە
هەوڵ بدەن ئەم حکوومەتە بخەن وەکو حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی سەرکەوتووە بێ سەرکەوتو ئەجەنداکە ناوخۆیان دەرەکیە و ناوخۆیشە یعنی بەشێکی زۆر لەوانەی کە لۆبیستن یاخود جەماعەتی فشارن لەسەر ئیداری ئەمریکا ئەم ئیدارە نوێی ئەمریکا بە تایبەتی ترامپ ئەدڤۆکەسی یاخود با بڵین کەمپینێکی زۆریان کردووە کە ئەگەر ئەمریکا یاخود هاوپەیمانەکان پێیان وا بێت خەڵکی باش یان خەڵکێکە لانی کەم لە دەرەوەی ئەجەندای ئێران و لە دەرەوەی ئەجەندای ئەو میحوەرە بێت ڕەنگە لە ڕێ هەڵبژاردنەوە ناتوانێت دەرفەتی وەرگرتنی حکومی هەبێ بۆیە پێویستە حکوومەتێکی ئینتیقالی دروست ببێ حکوومەتێکی ئینتیقالی دروست ببێ کە ئامادەسازی بکە بۆ هەڵبژاردنێک کە لانی کەم تایدا چەک و پارە یاخود لانی کەم تایدا نفوزی وەلایەکان یان ئەوانی کە نزیکن لە ئێران یاخود ئەوانی کە لانی کەم مەقالیدی حکومیان بەدەستەوەی لە ئێستادا دەسەڵاتیان نەبێ ئەم ئەجەندای سەرکەوتووە بێ یاخود سەرکەوتو نابێ لە ئارادایە لە گۆڕێدایە نازانم تا چەند سەرکەوتو دەبێت چونکە لە بەرامبەریشدا هەوڵی ئەوە هەیە کە هەڵبژاردنەکانی بە ئاسایی بڕواتە ئاگاتە هەڵبژاردنەکان و هەڵبژاردنەکان سەنجی مەحەک بن سەرکەوتووە بێ یاخود سەرکەوتو نابێ ئەمە خاڵێکە خاڵێکی تری ئەوەی کە پێوەستە بە هەرێمی کوردستانەوە یەکێتی نەیشاردوێتەوە چەند هەرێک نازانم بۆ ئاوا ینی چی لێ دەخوێنەوە داواکاریەکێتی کە لەگەڵ پارتی وای لێ دەخوێنێت و پارتی زۆر حەز نەکات هۆکارەکەی نەیەکێتی لە پارتی زیاتر حەزەکە بەڵام تەکتیشی ئەعلامی و سیاسی پارتی بەقوترە لە هیچیتی پارتی خۆی بەوا دەرەخاکە على ئاساس ئەو یەکێتی تەکلیفی لێ دەکات بەڵام پارتی زیاتر حەزەکە ڕاستێکی زیاتر حەزەکە چکە ئیستفادەی لێ دەکاتەوە سوودی لێ بینێ لەبەر کۆمەڵێک هۆکاری یەکەم لە تەکتیشی انتخابیە هەر کاتێک پارتیویشتی بەیەکەوە دابەزی بن پارتی گۆڵی گەوری لە یەکێتی کردو حەزەکەی 4-5 نمونەت بۆ باسەکەم یعنی دیارترینیان هەڵبژاردننی ساڵی 2005 بوو یاخود 2009 پەرلەمانی کوردستان و هەمیشە پارتی با بڵێن تەکنیشی انتخابیان و تەکتیشی انتخابیان ورترە یعنی ئەندامەکانی خۆیان زیاتر دەتوانن دەربچێنن و حیزبێکن لە ڕووی تەنزیمی و منەظەمترن بەرحاڵ بێجگەلەوە کۆمەڵێک هینی تر هەیە یعنی ئێستا تۆ بدقت بدە یەکێتی چەند جارێک گوتوێتی ئێمە یەک لیستیمان دەوێوانە پارتی تا ئێستا هەڵڵێ وڵای ئێمە دیراسەیەکەین بەڵێ یعنی یەکێتی توانی بۆ نمونە ئەمە لە برێەوەی لە ئەعلامە بیڵێ لە کۆبوونەوەی تایبەتە بیڵێ وانێ بۆ ئیلانی کەم ببێ بە ئەجەندای هەردووچیان نەگەوەی کە ئێستا هەموو خەڵک ئەمە تکاو ڕجای یەکێتیە پارتی ئەمەشی پێخۆشە خاڵێکی ترەوەیە کە گفتوگۆکانی پێکهێنانی کابینەی دە لەگەڵ پۆستەکانی عێراقی یەک پاکیجن بێکۆبەستراونەوە یەک پاکیجن بەڵنی بۆمانە حکوومەتیش دوا دەکەوێت زیاتر ڕەنگە دوا بکەوێ بە تایبەتی ئەگەر نەگەنە اتفاق لەسەر یەک لیستی بەم پێم وایە پارتی لە یەکێتی زیاتر حەزەکەوە یەکێتیش لە پارتی زیاتر حەزەکە بەڵام یەکێتی بۆ تاریخ بڵێم زەڕوێژی گەوری معنەویشی بەرەکەوێت حەزەکەتی لە سوڕانگە باسی پارتی کۆمەڵی کۆکار ینی کە لەگەڵی دابێت یەکێتی ڕەنگە پێی وابێ لەبەرەوەی ئەم بارودۆخی ئێستای هاتوۆتە پێشەوە دوای ئیدارەی ترامپ و بارودۆخی اقلیمی و گۆڕانکاریەکانی سووریا و ئەوانەوە مەسلەی وجودی ئەوان لە کابینەی دەدا ئەگەر بە جۆرە لە تەقاڕوب و نزیشی بێ لە پارتی ڕەنگە باشتر بێ بەڵام لە ڕووی معنەویەوە بە تایبەتی دوای ئەو هەڵمەتە توندەی لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە یەکێتی بردی بەڕێوە ئەگەر بەم جۆرە دەست بکەنەوە باوەش بکەنەوە بە یەکدا لە ڕووی معنەوی یەکێتی زەڕبێکی گەوری بەردەکەوێت بەرحاڵ بۆی زیاتر قسە لەسەر و پێ دوایەوە یوان سەر دەگریدین سەر تەسەور دەکەم من بۆ خۆم پێم وایە وەکو ویست پارتی لە یەکێتی زیاتر حەز دەکا و وەکو نەتیجەش پارتی قازانج دەکا ئەم قسانش بۆ تاریخ ئەمێنن یعنی هیوادارم چێتیەکان نیگەران نەبن بەس دراسی بکەن یعنی دراسی بکەن لە ڕووی کورسیشەوە و لە ڕووی لانی لە دیوە معنەویەکەشەوە توانم دەیان هۆکار ریسک بۆن کە بۆچی پارتی قازانجەکە ینی بەرحاڵ وەختی خۆی یەکێتی لە ژێر زەختی گۆڕانە ینی لە تحالفی استراتیژی و لە لیستی هاوبەش بوویەکە و کشانەوە ینی لە 2010 ینی تەنات مۆڵەتیان لە پارتی وەرگرت و ئەمە ئێمەشانە جنێوتان پێبین بۆی کە بتوانین هەنێ دەنگانی گۆڕان وەربگرینەوە چیرۆکیشی دوور و درێژە بەرحاڵ بەڵام پێم وایە بەشی خۆی باسم کرد باشە بینی سەر دەرەوەی پارتی ویکێتی ئێستا ئێوە پێشتر بڵین لە خولی پێشووی پەرلەمانی عێراق گروپی هیوا هەبوو هەمانگێکی باشە بوو و ئێستا هیچ گوتوێژێک لایەنەکانی دەرەوەی پارتی ویکێتی بتوانن یەک لیست بن جا لیستێک هەمویان بەیەکەوە یاخود هەندێکیان تێیدا هابن یا بەرەیەک دروست بکرێت سوپاس بۆ پرسیارە لەبەرەوەی گفتوگۆکان زۆر تایبەتن هەوڵی لەو شێوەیە هەیە زۆر زیاتری لەسەر ناڵێم کەی دەستی پێکرد دەمێکە من ئەگەر ڕێگەم دەی باگراوندێکی زۆیان با تۆزە بگەڕێنەوە بۆ 2021 ینی من ئەم پرسیارە هەرجەنها بدنە خەڵکی شتیش زۆر ئەیکا لەسەر بە تایبەتی گروپی هیوا کە ئێمە لە خولی ڕابردوو دروستمان کردووە لەم خولەدا فەراغەکەی بەڕوونی دیارە ینی ئەو کاتی کە
خولی چوارم بەڵە پارتیویشێتی چۆن مامەڵیان لەگەڵا کرا ئەو 15 کورسی هیواش بە قورسایەکی زۆر مامەڵیان لەگەڵا دەکرا ئێمە کە خولەکە تەواو بوو هەوڵی زۆرماندا کە هیوا بکەینە تەحالوفێکی ئینتیخابی و هەوڵماندا لەگەڵ هەموو لایەنەکانی دەرەوەی دەسەڵات لەگەڵ یەکگرتو لەگەڵ برادرانی کۆمەڵی دادگەری لەگەڵ نەوەی نوێەوە ئەو گروپانی تریش بە تایبەتی ئێمەمانان و قوربانیشمان زۆردا لە پێناوی ئەوەی کە ئەم تەحالوفە سەرکەوتوو بێ بەداخەوە هەندێک حساسیەتی حیزبی لە بینی ئەو لایەنانە بێ ئەوەی بگەڕێمەوە سەر هەندێک تەفاسیل ڕێگر بوو لەوە ئێمە بەڕاستی ئەو کاتە خەڵکی زیاتر هاتە پێشەوە ڕاستیەکەی ئەو جزئیەتی لێ دەرچێت کە لەسەر هەڵەبجە خلافێکە بوو لە بینی برادرانی کۆمەڵ و یەکگرتو بە ئەوان ئامادە بوون ینی برادرانی نەوەی نوێ یەک دوو مەرجیان هەبوو بەڵام ئەوانیش ئامادە بوون بەڵام لە نەتیجەدا هەندێک یاری حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی زۆر ڕێگر بوو لەوەی کە ئەمە سەر بگرێ و بەداخەوە یەکێکی تریش لەو هۆکارانەی کە زۆر ڕێگر بوو لەوەی کە ئەمە سەر نەگرێ سەرۆکایەتی یاخود سەرۆکارانی ئەو کاتی بزوتنەوەی گۆڕان بوون ئێمە ئەو کاتە ئەو برادرانی کە لە فراکسیۆنی بەغدا بووین لە گۆڕان بە جەنابی مامۆستا سەلاحەدین محەممەد بەهائەدینە بە سوپاسەوە تەڵەن جوابێکمان بۆ ڕێخەری ئەو کاتەی بزوتنەوەی گۆڕان کاک عومەری سەید عەلی نارد کە ئێمە زۆر بەلامانەوە مهمە ئەم تەحالوفی هیوایە هەبێ و برادرانی گۆڕان لەناو ئەم تەحالوفەدا هەبن و ئەگەر کاک عومەر و برادەرەکانی نیگەرانن لەوەی کە ئێمە پێشتر خلافێکمان هەبووە ئەوە با دڵنیابن لەوەی کە ئێمە هیچمان خۆمان کاندید ناکەینەوە ئەوان چێ کاندید دەکەن لە بزوتنەوەی گۆڕان ئێمە پشتیوان یەکەین بەڵام تکایە بە ئەوانیش بێن ناو ئەم تەحالوفەی کە وەکو پێم وتی ئەم برادرانە بوون یعنی جوابەکەی کاک عومەر بۆ مامۆستا سەلاحەدین کە مامۆستا سەلاحەدین لە ژیانە ماوە کاک عومەریش هەر لە ژیانە ماوە ئەوە بوو تبووی ئێمە ناینە ناو ئەم تەحالوفەوە بەس ئەگەر ئێوە بە قسە مەکەن ئێوە و کۆمەڵ وەرن بە تەحالوفێکی پێنجقۆڵی لەگەڵ یەکێتی و پارتی بکەین یعنی ئێمە ناردبوومان مامۆستا سەلاحمان تەکلیف کردبوو بە وەساتەتی ئەوەی کە بە تایبەتی ئەوان نیگەرانیشان لە ئێمە هەبوو ئێمە دەمانویست دڵنیایان بدەینێ کە کاکە ئێمە خۆمان کاندید هەر ناکەین و دوجاری شەر خۆمان کاندید نەکرد ڕاستی ینی زەختێکی زۆرمان لەسەر بوو تەنانەت یەکێتیش زۆر زەختی یەکت کە بچینە ناو ئەو تەحالوفەی کە دواتر با بڵێن لەگەڵ جەماعەتی گۆڕانکردیان ئێمە نەمان کرد ئەو تبووی نەخێر وەرە با ئێمە شتێکی پێنجقۆڵی دروستکەین لەگەڵ پارتی و یەکێتی بەرحاڵ ئەمەش ڕێگریەکی گەورە بوو بەڕاستی ئێمەوە بوو کە لانی کەم چوار هاوڕێمان تەنها یەک برادەرمان بە متەفەرقە خۆی کاندید کرد ئەوانی تر هیچمان خۆمان کاندید نەکردەوە و بەشێکی زۆری برادرانی هیوا ینی خۆیان کاندید نەکردەوە بەشێکی زۆر هەندێکیان بە متەفەرقە خۆیان کاندید کردەوە بۆ ئێستا زۆر بەلامانەوە گرنگە پێمان وایە لە ڕووی قەناعەتی سیاسیەوە کاک حەشیم هەرێمی کوردستان لە فەراغێکی سیاسی ئەجگار گەورەیە ئەژی حیزبی سیاسی هەن بچووک حیزبی سیاسی هەن کە ڕەسەنن حیزبی سیاسی هەن کە دەنگدەری خۆیان هەیە حیزبی سیاسی هەن کە دیسکۆرسی خۆیان خیتابی خۆیان هەیە بەڵام من بۆ خۆم پێم وایە تەحەدیەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و تەحەدیەکانی ئێستای عێراقی ئەو ئاڵنگاریانی کە لە بەردەم با بڵێن هەرێمی کوردستان و عێراقدان پێویستیان بە پرۆژەیەکی سیاسی بەهێز هەیە کە تیایدا بە هەمووان جا کە ئەڵێم هەمووان مەبەستم هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتیە کارکتەرەکانی ترن سربەخۆکانن هەموو ئەوانەی کە لە ماڵەوە دانیشتون هەموو ئەوانەی کە نیگەرانیشیان هەیە پرۆژەیەکی نوێی سیاسی کە ڕەنگە خۆی لە تەحالوفێکی سیاسیدا ببینێتەوە بەرجەستە ببێەوە لەو چوارچێوەشدا سواز بخوا هەوڵی جددی هەن و بەرەو پێشچوونی باشیش هەیە بەڵام زیاتر لێمە پرسە چکە زیاتر باسی ناکەم چونکە لە ئێستادا گفتوگۆکان دەمێکە دەستی پێکردووە گفتوگۆکان دەمێکە دەستی پێکردووە ڕاستەکەی ئێمە لە 2021 بەو نیەتە پاکەی لە 2021 دەستمان پێ کردووە تا ئێستاش بەردەوامین من و با بڵێن هاوڕێکانم ئەو نیەتە بەردەوامە و نیەتەکەش بەڕاستی تەنها بریتی نییە لە پرۆژەیەک تەنها بۆ انتخابات نا یعنی نیەتەکە ئەوەیە کە ئێمە بتوانین پرۆژەیەکی سیاسی بە ڕۆحێکی پڕ لە مەسئولیەتەوە کە بتوانین ڕوبەڕووی ئەو هەموو جەور و ستەم و بەدکاریە ببینەوە کە حیزبەکانی دەسەڵات لە کوردستانی عێراقا دەیکەن ئەگەر بۆ هەڵبژاردنەوە بۆ دەروی هەڵبژاردنیشە لە کوردستان بۆ دوای هەڵبژاردنیشە خۆ کاک حەشیم ئێستا تۆ دیقەت بدە ئەگەر هەموو هێزەکان تەنانەت لەناو پەرلەمانی کوردستانە بە هەموو ئەو تەزویر و دیزاینەی کە کراش بەیەکەوە بن کاریگەرترن لەوەی بەیەکەوە نەبن ئەزانی دەسەڵاتی کوردی با بڵێن حیزبەکانی دەسەڵات لە هیچ سەرکەوتو نەبوو بن کاک حەشیم لەوایە زۆر سەرکەوتوو بوون کە هەموو لایەنەکانیان پەرت کردووە ئەو پەرتکردنە هەمیشە سیاسەتی پەرتکە و زاڵبە سیاسەتی حیزب دەسەڵاتدار و شۆڤێنیەکانە سیاسەتی ئەو حیزبانەیە کە نەفەسێکی تۆتالیتاریانیان هەیە بۆ حکومڕانی
وتوانی ویانە سەرکەوتوو بن. یعنی ئێستا سوپاس بخواتەوە وەکوتم بەرەو پێشچوونی ئێجگار گەورە هەیە بەڵام وەکوتم تا ئێستا هەوڵە و دوعا و نزامانەوەی کە سەرکەوتوو بێ. بەس بەڕێست و مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید و ئەوانە لە گفتوگۆکاندا هەن. ینی بەرەیەکی هەموو هێزەکان دەبی یاخود ئەگەرەوە سەری نەگرت دەکرێت بەشێکیان هێزەکانی ئۆپۆزیسیۆناڵ پەیمانن بەشێکیان لە دەرەوە بن ئەوە دەکرێت زۆر هەر ئێمە نین زۆر خەڵکی زۆر لە ئێمە باشتر و خەیرتر و چوزانم کاریگەرتر و ئەوانە لەو هەوڵەدا هەن ینی من نامێت ناوی کەس بێنم بۆی ناوی با بڵێن چکە زۆرن ینی و هەموو ئەوانن کە پێشتر لە پەرلەمانی کوردستانە لە پەرلەمانی عێراقدا لەناو پرۆسەی سیاسیدا لەناو پرۆسەی میدیادا لەنا هەمووانە ڕۆڵیان هەبووە و سوپاس بۆخوا وەکوتم هێزەکانی دەرەوەی پارتیویشێتیش بە جۆرێ لە ڕۆحێکی بەرپرسیارانە هاتوونەتە پێشەوە و ئێمە ڕاستەکەی کار 2021 ئاخر پرسیار ئەنی ئاخر وەڵامە لەسەر ئەم مەلەفە جوابی بەمەوە ببوورە ئێمە لە ساڵی 2021 تەحالوفێکی کولیمان دەویست یعنی تەحالوفێکمان دەویست چەترێک بێ هەمووان کۆکاتەوە باش ئەو کاتە ئەوە ممکن نەبوو ئەو کاتە ئەمان توانی تەحالوفێکی جزئی بکەین تەحالوفێک کە هەمووش نەبێ بەڵام ئەو یەکێتە دەرەوەی ڕەنگە زەرەر بکە ئەم جارە بۆ تەجروبەی ئەم جارە ڕەنگە تەحالوفێکی جزئیش بێ لەگەڵ یا بڕۆین بەڵام ئەوەی کە ئەچێتە دەرەوەی ئەم خەیمەیە بە ئەکیدی خۆی زەرەرەکە بەڵام ئەم هەوڵێکی لە مێژینەیە ینی زۆر دەمێکە ئێمە و کۆمەڵک لە هاوڕێی دڵسۆز خەریشین پێتان وایە سەر بگرێ ئینشاءالله باش بەس قازانجی دەبێت بۆ خەڵک لەسەر پرسی موچە کێشەکان لەگەڵ بەغداد زانی کاک حەکیم ئێستا فراغێکی گەورە هەیە لە پەرلەمانی کوردستانە ئێستا فراغێکی گەورە هەیە لە پەرلەمانی کوردستانە ئەو کورسیە متفەرقانەی پارتی لە دەرەوەی پارتیویەکێتین ئەگەر بەیەکەوە تەحالوفێک بوونایە زۆر کاریگەر دەبوون پەرلەمانی عێراق بەڵە پەرلەمانی عێراق ینی خیتاب و دیسکۆرس بیان لەبەرچاوی خۆت ینی ئەم هێزانە هەمویان ئەگەر ببن بە یەک خیتاب ینی کاڵم ببن بە یەک خیتاب ببن بە یەک ئاماج هەروەکو سەردەمەی کە کاک نەوشیروان ڕۆڵێکی ئێجگار گەورەی هەبوو لە کۆکردنەوەی دەنجی ناڕازیە لە کۆکردنەوەی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە ینی ئێمە تەجروبەیەکی زۆر سەرکەوتومان هەیە ئێمە خۆمان لانی کەم بەشێک لەو بکەرە سەرشیانی کە لە ڕابردوودا ڕۆڵی میدیای سیاسیمان هەبووە پرۆژەی زۆر گرنگ و کاریگەرمان هەبوو لەگەڵ کۆمەڵ و برایانی کۆمەڵ و یەکگرتو و هێز شێشتا ئەم ڕۆحەمان بەردەوامە ئەو پرۆژە سیاسیمانە دروست دەبێتەوە ئەو متمانەیە دروست دەبێتەوە بە شەرتێک دوو شت ڕێگر نەبن یەکێکیان پۆپۆلیزم یاخود شعبەویەت و ئەنانیەت ئەنی طبعا شعبەویەت و ئەنانیەت دوو دیوی یەکشتن دووەمیشیان هەستکردن بە بەرپرسیارەتی یعنی ئەگەر ئەم دوو نەفەسە ینی بەرپرسیارەتی ئەوەی کە گرنگ نییە لە تەحالوفێکی لەو شێوەیەدا چیە کورسێک زیاد یان کەم وەردەگرێ بەقەدەر ئەوە گرنگە کە پرۆژەیەکی سیاسی سەرپێ بکەوێت کە بواز ینی ئەم چەق بەستن و بێهیوابوونەی خەڵک بڕەوێنێتەوە چکە بەڕاستی لە ئێستا دەکات حەکیم خەڵکیی زۆر بێهیوایە لە هەمووی ینی هەر بێهیوانی لە پارتیویشێتی بێهیوایە لە هێزەکانی دەروی پارتیویشێتیش ئەمەش حقیقەتێکە هەمیشە لە بایکۆتی انتخاباتە بەرجەستە دەبێت دەگێرێتەوە گەر بەرەیەکی سیاسی ئینشاءالله ینی ئەگەر بە نسبەتێکی کەمیش ئەو هیوایە بگەڕێنێتەوە من هیوام گەورەیەوە ئەوەی کە لەسەر ئێمە هەوڵدانە و ئینشاءالله چیمان پێ بکرێ دەیکەین سەرکەوتوو بووین باشە سەرکەوتون و بین گرنگەوەیە کە ویژدانمان ئاسوودەیە بۆی کە هەوڵێکمانداوە بۆ کۆکردنەوەی هێزەکانی دەرەوەی پارتیویشێتی بۆ دروستکردنی جەبهەیەکی سیاسی کاریگەر باش بینی سەرپرسی موچە خەڵک چاوەڕێی موچەی مانگی سێ بڵێن پێش دەژنات و بۆ موچەی مانگی چوار یاخود کێشەی نەوت ئەوانە چارەسەر کراون یاخودتر پینە و پەڕۆیە و هەموو جار بەڕێکەوتنی سیاسی بێ سەرکە بە دوو خاڵی زۆر ڕوون و کورتت پێ بڵم لەسەر ئەوە باش هەمیشە وەکو تەقلید وەکو نەریت لە ناو ساڵی انتخاباتە لە ناو ساڵی انتخاباتی عێراقا ئەو کەسی کە سەرۆکی حکوومەتە هەوڵەدا کەمترین کێشە بۆ خۆی دروست بکە نەرمی بنوێنێ هەمیشە نەرمی دەنوێنێت حەزەکەی ساڵەکانت هەمووی بۆ ڕیزەکەم ئەو ساڵی کە با بڵێن عەبادیەتی هەڵبژاردنی بۆ ساڵی کەمالیش هەڵبژاردنی بۆ ساڵی کە تەنانەت کاظمی هەڵبژاردنی تیا بووە هەمیشە لەو ساڵی کە انتخابات هەیە هەوڵیان داوە بە تایبەتی لە پێوەست بە مەسەلەی کێشەی موچە جۆرێک لە دەستسوکردن دەستسوکەکەن بۆەوەی کە نەبێ بە مەلەف نەبێ بە کێشە و بە جۆرە لە جۆرەکانیش مجاملەیە بۆ حیزبەکانی دەسەڵات دار لە هەرێمی کوردستان بۆی سبەی ئەگەر لە انتخابات دەرچەوە بە بڵێن نەتیجەکان دەرچوون ئەو کەسی کە بەنیازی ویلایەتی دووەمە پشتیوانی بکەن یعنی ئێستا سوودانی ڕەنگە لە خیلالی ئەم چەند مانگەیە کەمترین کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکات چکە چاوی لەوەیە ئەو کورسیانی کە لە پێی دەگوترێت ماڵی کوردی یاخودی هەرێمی کوردستانن کە نزیکی 60 کورسیەکە دەمی بکەن بۆ ویلایەتی دووەم لەبەرەوە لەم دیوەیە من متەفائلم کە ڕەنگە کێشەیەکی ئەوتۆ بۆ موچە دروست نەبێ ئەمە وێنەیەکە وازحە
دیوەکەی تری پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە پارتیویشتی و دەسەڵات لە هەرێمی کوردستاندا نایانەوێت کێشەی موچە چارەسەر بکرێت نایانەوێت چونکە دەیانەوێت ئەولەویەت کێشەی یەکەمی خەڵکی کوردستان موچە بێ بەس بۆی خەڵک تەنها مەشغوڵی موچە بێ داواشی شتی دیکەنەکە نەک داوای شتی دیکەنەکەن پێیان وایە هەتا خەڵک مەشغوڵی موچە بێ ئەوان ئەتوانن ئەجنداکانی خۆیان زیاتر تەمشیە بکەن و ئەوان ئەتوانن زیاتر سەیطرە بکەن بەسەر عەقڵی خەڵکە و ئەوان ئەتوانن زیاتر وەلاء بکڕن و ئەوان ئەتوانن زیاتر عەقڵی کۆمەلگا کۆنتڕۆڵ بکەن و ئەوان ئەتوانن میدیای زیاتر دابمەزرێنن و ئەوان ئەتوانن خەڵکی زیاتر تەجنید بکەن بۆ هێزی سەربازی بۆ هێزی جاسووسی بۆ هێزی ئەمنی بۆ هێزی لەبەرەوە دیقەت بدە لەوەتەی خەڵکی کوردستان کێشەی موچەی هەیە ئەوان بەهێزتر بوون لەوەتەی خەڵکی کوردستان کێشەی موچەی هەیە ئەوان زیاتر توانیوانە سەیطرە بکەن بەسەر کۆمەلگەکەیە یعنی ئەمە حاڵەتێکی ڕاستەوانەیە هێشتنەوەی کێشەی موچە بەهێزکردنی ئەوانە چونکە خەڵک لە هەفتەی شوبات لە 2010 کێشەی موچەی نەبوو داوای گۆڕانی زۆر گەورەی دەکە سیستەمی حکومڕانی بەڵێ بێگومان بەنیشمارکردنی هێزی ئەمان تێگەیشتنەوەی دەستی حەزب بوو من بخۆم ئەم قسێکە ئیکەم لە بەرەنجامی دیراسەکردن و وردبوونەوە و تعمق و قوڵبوونەوەیکی ئێجگار زۆرە لەوەی کە بۆچی ئەمان پاری زۆریان لەبەردەستا بووە بەڵام هینیان نەکردووە من مەسەلەن ئێستا لە دیداری سلێمانی خۆ مەسرور بارزانی باسی کرد کە لە خلالی 2 ساڵ چەندیان زەرەر کردووە باسی 23 میلیاری بەڵێ لە خلالی 2 ساڵ 23 میلیارد دلارمان زەرەر کردووە باشە باشە تۆ 23 میلیارد دلارەکە هەر بۆ خۆیان ئەگەر لە ساڵێکە 20 میلیاریش حساب بکەی لەو 20 میلیارەیە یعنی لەو 2 ساڵە 20 میلیارد حساب بکەی یعنی 10 میلیارد دلاریان بۆ هەموو ساڵێک لەبەردەستا بۆ تەنها لە داهاتینەوە ئەی باشە ئەی داهاتینەوە خۆ جناب تەزانی قەت ساڵانە 10 میلیارد دلاری ناوێت تەخسیساتی موچە بۆیە ینی واضحە یعنی کە دەیانەوێت ئەو دیقەت بدە مەسەلەن هەموو جارێک کە کێشە لە لیستی موچەدا دروست دەکەن و ئێستا حالیان ئەولەویەتیان بریتیە لە یەکشت ئەولەویەتیان بریتیە لەوەی ئەم مۆزوعی بە بانکی کردنە کە مۆزوعی هەژمارە بەو شێوازەی کە خۆیان دایانەوێت بەو شێوازەی کە بانکەکانیان دایانەوێت بەو شێوازەی کە ئەجندای خۆیانە بەم شێوازە بڕوە گۆڕانکاری تێدا نەکراوە چونکە ئێستا بەڕێوەبەرایەتێک لە نووسینگەی مەسرور بارزانی بگوازنەوە بۆ سەر وەزارەتی دارایی و یەکێتی باز لەوەکێک کە بۆ نمونە تەوتین و هەژماری میان تێکەڵ کردووە بۆ بەڕێوەبەرایەتی لای مەسرور بارزانی دەسەڵاتی زیاتریان وەزارەتی دارایی نووسینگەکەی و دەسەڵاتی زیاترە بێگومان لەبەرەوە ئەمە بۆچیان ڕەنگە بڵێن ناوکەشی بگۆڕن بیکەن بەڕێوەبەرایەتی بانکیکردنی لەبەرەوەی هینە لەبەرەوەی هەژمار شتی بۆ شتێکی بەدناو و بۆ بە حملەی انتخابی لە بینیانەوە چەمکەکە چەمکێکی بە سیاسی کراوە ینی تەسیس کراوە قەزیەکە کاشڵم تەسیس کراوە ئەوان تەسیسیان کردو خەڵک تەسیسی نەکردووە ینی لە سەرەتادا بە نەفەسێکی زۆر حیزبیانەی لە بینی قەوسێکدا ملهوڕانە و حسابیانە کە دۆکۆی هەژماری تر ینی کردویان بە بەزمی ڕێفرەندۆمەکە و کردویانە بە چەمکی کوردایەتی ئەوانە ئیتر خەڵک تێگەیشت کە مەسەلەی هەژمار چییە و کێشەکەش چی بوو کێشەکە ئەو کاتە بوو کە ئەوەی کە زیاتر قوڕەکەی خەس کردەوە با بڵێنەوە بوو کە یەکێتی خۆیان لە حملەی ئەوتیان وڵاکە کە هەژمار مەکەن بڕۆن تەوتی بکەن هەژمار زۆر خراپە فەیلسوفەکانی یەکێتی هاتن دەستیان کرد بە فەلسەفە لێدان لەسەرەوەی هەژمار بۆ خراپە و تەوتین بۆ باشە و هاتن زۆر جوانشیان کردەوە یعنی من هیوادارم ئێستا شیکەنەوە کە ئێمەمانان بووین لە تەوتین تێنەگەیشت بووین یان ئەوان بوون لە هەژمار حاڵی نەبوون بەرحەڵ ئەزێستا چی لێ دەوێت لای خەڵکە ئەوەیە کە ئەزانی کاگەوان من بە دووشت هەیە بیڵێم زۆر گرنگە چکە ڕۆژانە پرسیارم زۆر لێکرێت زەختێکی زۆر لەسەر هاوڵاتیان هەیە بۆ مەسەلەی هەژمار و قەزیەکان خەریکە ئیکەن بە فشاری سیاسیش من بۆ خۆم پێم وایە مەوزوعی چارەسەرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەباتێکە ئامانجێکە ئەبێ هەوڵی بۆ بدەین ئەبێ بەردەوام بین و من شتێکم دیاری کردووە لە 2014 و 15 بە بەردەوامی لە ڕووی فکریەوە ئیشم لەسەر کردو لەسەری ڕۆیشتم تا ئێستاش لەسەر و قەناعەتەمەویشەوەیە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەت چارەسەر ناکرێ هەتا سیستمی موچە لە ڕووی چەندێتی و چۆنیەتیەوە لەگەڵ عێراق یەک نەخرێ ئەم هەژمارە ئەوەت بۆ ناکە ئەم هەژماری من ئەوەت بۆ ناکە تەوتین لە ئاستی نیشتیمانی کە موچە بکە بە ئەرچی بنووک ئەوە دەکا بەڵام لە ئێستادا کە زەختێکی زۆر لە خەڵک دەکەن و خەڵک زۆر نامەن بۆ نێرە ئێمە هەژمار پڕکەینەوە هەژمار پڕ نەکەینەوە ئەوانە من بۆ خۆم پێم وایە هەژمار لە نتیجەدا کردنەوەی ڕقمێکی حسابێکی بانقیە ئەگەر پرۆسسەکە هەمووی کەوت بەیەکەوە هەموو یەکەوێ
گەرنا بە ئەکاونتێک و دوو ئەکاونت و سێ ئەکاونت ناکەوێت ئەمە خاڵێک بۆی خەڵک هەست بە فشارە دەرونی ئەزانی چۆنە ئەو فشارە دەرونی لەسەر خەڵکی دروست دەکەن و طبعا هەمووی درۆیە یعنی وڵ ئەگەوە هێژماری نەبێ موچەی نادرێتێ ئەمە قسەی قۆڕە یعنی کەس ناتوانێت لەسەرەوەی کە بۆ نمونە حسابی بانکی نیە بڵێن وڵا ئێمە موچەت نادەینێ بەڵام کە لە فەرمانگەیەکە لە سەدا 90 کردوویەتی لە سەدا دەی هەموو شێوێک نازانێ قەلقی وێ موچەکەی وەرەگریان وەرناگیرێ حاڵەتێکی هێنی بۆ دروست بووە یعنی کردنەوەی هەژمارێک نهاتی تاریخ نییە نهاتی بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئەم هەژمارە ئەبێ بە پرۆژێکی سەرکەوتو پرۆژێکی سەرکەوتو نییە پرۆژێکی سەرکەوتو نیە هەروەکو چۆن کە بکۆ سەرکەوتو نەبوو هەروەکو چۆن ریفراندۆمەکان سەرکەوتو نەبوو هەروەکو چۆن سیاسەتی نەوتیان سەرکەوتو نەبوو ئەبێ گۆڕانکاری تیا بکرێ چۆن خەبات بۆ گۆڕانکاری لە سیاسەتی نەوتیە بەردەوام بوو فترەیە کردیان بەڵام بەردەوام بوو و خەباتیش بۆ گۆڕینی هەژماری من لە ڕووی فەلسەفە با بڵێن مالیەکەیەوە لە ڕووی فەلسەفەی سەیطرەکردن بەسەر موچەوە کە نابێ موچە لەژێر سەیطڕی پارتیوێکێتیا بێ ئەو خەباتە بەردەوامە بێ بۆیە ئەو خەباتە بەڕاستی ئیشی مۆسەفێکی بەسیط نییە ئیشی بکەرە سیاسیەکان ئیشی ئەمەمانانە ئیشێوانن کە لە پەرلەمانن ئیشێوانن کە سیاسەتەکەن ئیشێوانن کە لە کای گشتیدا ئیش دەکەن نەگەوەی فەرمانبەرێکی فەقیر کە موچەکەی 500 هزارە هەمیشە شەڕی نفسی ئەوەی لەسەر بێ کە ئینا کە ئایا دەکریان ناکرێت و خاڵێکی تریشەیە زۆر لە جۆرە جۆرەکان بۆی فشاری پارتیوێکێتی سوودانی پێی رازیەوەیە سەری گرتووە تا ڕادێک سوودانی پێی رازیە کاکەجان سوودانی پێی رازیە بۆی واضح بین لەگەڵ خەڵکی خۆمان سوودانی سەفقەی سیاسی لەگەڵ پارتیە هەبوو پێش بڕیارەکەی محکەمەی اتحادیش لەم بەرنامەی توی باسم کردووە لە کەناڵی ئەنارتیش باسم کرد و ڕوونم کردەوە کە سوودانی وەرەقەی ینی پارتی وەرەقەی سپیان بۆ سوودانی ئیمزا کردووە تەنها لەبەرەوەی گونجاندنیشی بۆ بکەن گونجاندنیشیان بۆ بکە لەگەڵ بڕیارەکەی محکەمەی اتحادی و نەسیحەتی سوودانی و محافظی بانکی مرکزی و ئەوانە بوو کە خێرا بە ئەو بانکانی کە لەناو هەژماری منان بڕۆن لە بانکی مرکزیە بڕۆن خێرات تۆماریان بکەن بۆی بتوانرێ گونجاندنێک بکرێت لەگەڵ بڕیارەکەی محکەمەی اتحادی و محکەمەی اتحادی ئەمەی سەلمان دواتر بڕیارێکیان دەرکرد لە بڕیارەکەی وتیان ئەو بانکانەی ڕاستە پێشتروتراوە بانکانی خارجی اقلیم بەڵام ئەو بانکانش کە تۆمار کرابن لە بانکی مرکزی دەیخوا لە ئێستادا حکوومەتەکەی سوودانی و طایف خۆشی لەگەڵ ئەوان پارتی ویشتی و لە بینی قوسێکی جا پارتی زیاتر ڕازی بکەن چونکە انتخاباتیان لە بەردەمایە وەستەیف ئەسڵەن کەسێکی قائد و سەرکردنی من لە ڤیدیۆ کامەم ڕوون کردوێتەوە طایف مۆزەفی بەردەستی سوودانیە سوودانی چی پێ بڵێ ئەوە دەکا و لە ئێستاشدا ئەویان پێ باشە دیسان هەر بۆ ئەو هینەمان بۆ فەلسەفەی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکەن حسابە بانکیەکان تەواوکەن بە بانکیکردن تەواوکەن ئێمە پارەی هەرێمی کوردستانە نێرین ئێوە خۆتان دابەشی بکەن بەسەر هەژمارەکانە تێگەشتنەکان ئاوایە بۆی واضح بێ بەڵام ئەمە ئەبێ لە پەرلەمانی داهاتوو لە حکوومەتی داهاتووی عێراق ئەم خەباتە بەردەوام بێ ئەبێ کەمپین لە دژی ئەوەی کە پارتی و یەکێتی موچە بەخراپ بەکارنەهێنن دوای نەخەن لە کاتی خۆیدا بەشی بکەن لێبڕینەکان بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە مەسلەی ئەو قەرزانەی حکوومەتێ بە تایبەتی مۆزوعی کارەبات ڕابلمناسبە مۆزوعی کارەبات دووسێ دۆست باسییان کردبوو کە تکایە باسی کارەبا بکە ئەو نرخە زۆرەی کارەبا کە بە فێڵێکی ئێزگار گەورە نسبەتێکی گەورەدایاننا و هەندێک خەڵک خۆشیان پیان وە بۆ هەندێک کەس کەمپینی لەسەر بکە مشکیلە نییە بۆی کە دوای دایان بەزان بە نسبەتێک کە هەر زۆرە بڵێن ئۆکی جاوە کاکەوە لە 140 و لە 100 پەنجای لێکرایەوە هێشتا لەوە زیاتر چیتانەوێ کە لە کاتێکا لە 150 و لە 140 هەر زۆرە مۆزوعی کارەبا ئەمانە کە ڕاستەوخۆ لە موچەی فەرمانبەرانی نەبڕن ئەمانە هەمووی خەباتن پێویستە بەردەوام بن و پێویستە ئەو فشارانە بەردەوام بن و ئەو فشارە کاک حەشیم پارتی ویشتی لە ئێستادا هەست بە فشار ناکەن باوازح بین هەست بە فشار ناکەن چونکە هەست دەکەن هێزەکانی دەرەوەی خوان هەمویان پەرتن شەقامێکی چۆڵ و خامۆشە و میدیایەکی ناکاریگەرە بەعکسەوە ئێستا تقریبا فەزای گشتی و ئیعلام بەدەست خۆیانەوەیە ئەمانە هەمووی پڕ بکەرەوە ئەو جارەتوانی کە زەختێک لەسەر پارتی ویشتی و دەسەڵات دروست خولەکێکمانەوە سەبات بە دوکەوتنی پێکهێنانی حکوومەتیش لە هەرێم ئەو کارەکەی چییە ڕێگنەکەوتنی پارتی وێتی لەسەر پۆستەکان هەر یەکەیان ئاغای زۆنی خۆیەتی ترپەلێکیانە بێت و هیچ فشارێکیش نابیێنن لەلایەن دەرەوەی خۆیان لەبەرەوە پەلێکیانە پارتی حاکمی مطلقی ژێر دەسەڵاتی خۆیەتی و سەرۆکی حکوومەتی خۆیەتی و مشتێکی خۆیەتی و عیلاقاتی خۆیەتی وانە یەکێتیش لەم زۆنەیە سەرۆکی مطلقی ئەم زۆنەیە ئیتر پەلێکیانە بە تایبەتی کە زانن هیچ فشارێکیش لەناو خۆ نییە بەهێزەکانی دەرەوەش و بە مجتەمەعی دەوری شەڵێنەوە خەریکین و ئامادەین و خەریکی کۆبوونەوەین و وابزان بەیانی کۆبوونەوەیشیان هەیە ڕێکەوتنێکی نوێژ دەکەن ڕێکەوتنی کاوشەوی ڕێکەوتنی استراتیژی ئەگەر اتفاقیان هەبێت بۆ ڕێکەوت بۆ بەشداریکردن بێکەوە لە پەرلەمانی عێراقا ئۆتۆماتیک چوونەتەوە سەر
قاوەنە کۆنەکەی اتفاقی استراتیژی چکە اتفاقی استراتیژی هەخوارەوە بوو ینی بێکۆدا بزین و بێکۆدا بەشداریکردن لە ینی حکوومەت بێکۆ پێک بێنن بەیەکی شۆ بەشداری بکەن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و بێکی شۆ بەشدار بنیان بەس پیرۆزیان بێ باش بە پرسیان لەسەر و شتێک کرا بە ناوی نزای نیشتیمانی چەندە کاتیشم نەماوە ئەوەش بەکارهێنانی مەسلەی دینە وەکو مەسلەی یەکریزی نیشتیمانی ئەوان لایەن دەسەڵاتدارانەوە بەکاردێ ئەمە ڕێزگرتن نییە لە جیاوازی کێشەی ئاینیمان نییە لە کوردستان ئەمە ڕێزگرتن نییە لە جیاوازی ئاینی یاخود جیاوازی نەتەوەی یاخود جیاوازی پێکهاتەیی بەقەدەر ئەوەی بەکارهێنانی سیاسیە تێڕوانینێکی سوڵتەویە دەسەڵات خوازە بۆ ئەوەی کە هەموو شتێک بە سیاسی بکەوە هەمووشی لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ تەنها ئەو مەسیحیە لای ئەو مەسیحی دەرەجەیەکە کە سەر بە حیزبەکەی خۆیەتی ئەو تورکمانی دەرەجەیەکە کە سەر بە حیزبەکەی خۆیەتی نابێ بە نوێنەر نابێ بە وەزیر نابێ بە پایدار و پلە و پایە ئەگەر ئینتیمای بۆ حیزبەکەی خۆی نەبێ ئەمە بەکارهێنانە ڕێزگرتن نییە. سوپاس دەکەم کە خوشار عەبدوڵڵاه مامنوان سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بە ببینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتانەوە